بەڕێزان جوانترین سڵاوتان لێبێ هەواڵەکانی وەرزشتان پێشکەش دەکەین و لا سەرەتاشدا بانەنووسانی گرنگترین هەواڵەوەرشەکان دەست پێ دەکەین. سبەی لاجامی یەکێتی ئاسیایانی هەولێر لە ناو یاریگای خۆی میوانداری ئەنساری لوبنانی دەکات. ئەم شەو لە چامپیۆنز لیگدا ریال مەدرید میوانداری بروسیا دۆرتمۆند دەکات و خۆزێ مۆرینۆش دەڵێت گەر ریال مەدرید کرایە دەرەوە ئەوە لە ئەستۆی مندایە. لیۆناردۆی بەڕێوەبەری کارەکانی پاریس سەن ژەرمان تەئکیدی لەسەرەوە کردەوە کە یانە فەڕەنسیەکە دەستبەرداری ئانچلۆتی ڕاهێنەر نابێت. ئیداری یانەی مانچستەر سیتی ئینگلیزی گفتوەکانی بۆ کڕینی پلگرینی ڕاهێنەر یانەی مەلەگەی ئیسپانی دەست پێ کرد. جارێکی تر سڵاوتان لەبێت. لە ساڵی 1985 یەکەم ڕۆژنامەی وەرزشی بە زمانی کوردی بڵاو کرایەوە. لەو کاتەوە تا ئێستا 112 بڵاوکراوی وەرزشی لە گۆڤار و ڕۆژنامە بڵاوکراونەتەوە. سەنگەر زراری ڕۆژنامەنووسی وەرزشی لە دووتوێی کتێبێکدا سەرجەم ئەو بڵاوکراوە وەرزشیانە دەخاتە ڕوو کە لەمەوەی چەند ساڵی ڕابردوودا لە هەرێمی کوردستان دەرچوون، بەڵام لە ئێستادا تەنها 8 ڕۆژنامەی وەرزشی و یەک گۆڤاری وەرزشی بڵاو دەکرێتەوە. ڕۆژنامەنووسێکیش پێی وایە ڕۆژنامە و گۆڤارە وەرزشیەکان وەک پاشکۆ و جوانکاری بۆ تەواوکاری میدیای سیاسی بەکاردەهێنرێت. لە ساڵی 1985 یەکەم ڕۆژنامەی وەرزشی بە زمانی کوردی بڵاو کرایەوە. کاروانی وەرزشی بە یەکەم وێستگەدا دەنرێت بۆ بواری ڕۆژنامەگەری وەرزشی کوردی کە چەندان ڕۆژنامەنووسی وەرزشی شاری هەولێر لە یەکەم ڕۆژنامەی کوردیدا کاریان کردووە. لە ساڵی 1985 تاوەکو ساڵی 2013 تاوەکو ئێستا 112 بڵاوکراوەی وەرزشی لە گۆڤار و ڕۆژنامە بڵاوکراونەتەوە. بەشێکیان فەرمی بوونە و سەر بە وەزارەتەکان و دامودەستگا حکومیەکان و هەروە مەکتەبی ناوەندی ڕاگەیاندنی حیزبەکان بوونە و بەشێکی تریشیان سەر بەیانە وەرزشیەکان و لێژنە وەرزشیەکان و سەر بە کەسانی تایبەت بە خۆیان بوونە. ڕۆژنامەنووسی وەرزشی سەنگەر زرار لە کتێبێکدا سەرجەم ئەو بڵاوکراوە وەرزشیانە دەخاتە ڕوو کە لەماوەی چەند ساڵی ڕابردوودا لە هەرێمی کوردستان بە زمانی کوردی دەرچوونە. ئەم ڕۆژنامەنووسە لە لێدوانێکدا بۆ NRT ڕای دەگەێنێت کەەوە زەحمەتێکی زۆری بینیوە تاوەکو ئەم کتێبەی نووسیوەتەوە بەهۆی ئەوەی ئەرشیفی ئەو ڕۆژنامە و گۆڤارانە لە هیچ کتێبخانەیەکی هەرێمی کوردستان ئەرشیف نەکراوە. 3 ساڵیشم لەسەکت تا ئەوە بوو کردمانە کتێبێکی کامل بۆی مێژووی هیچ لایەک نەفەوتێ، بەڵام ئەوەی بەداخەوە کە ئەمنی زۆر ماندی کرد نەبوونی ئەرشیفی پێویست بوو لە کتێبخانەکان هەروە لە ڕۆژنامەکان کە خۆشیان ئەرشیفیان نەبوو. بەڵام لە ئێستادا تەنها 8 ڕۆژنامەی وەرزشی و یەک گۆڤاری وەرزشی لە هەرێمی کوردستان بڵاو دەکرێتەوە، واتە لە 112 بڵاوکراوەی وەرزشی کە پێویست بوو ئەو ژمارەیە بەرەو زیادبوون بڕوات، بەڵام بەرەو کەمبوون هاتووە و تەنها 9 بڵاوکراوەی وەرزشی لە هەرێمی کوردستان هەیە. ئەرسەلان عەبدوڵڵای ڕۆژنامەنووسی وەرزشیش لەم بارەیەوە ڕای جیاوازی هەیە. بڵاوکراوەی وەرزشی میدیای وەرزشی لە کوردستان تا ئێستا وەکو پاشکۆ وەکو کەمالیات وەکو تەواوکەری میدیای سیاسی سوودی لێوەرگیراوە، تا ئێستا نەبووتە واقعێکی گرنگ و پشتی پێ نەبەستراوە، نەکراوەتە مادەیەکی وەکو برێوە بەهێنان لە ناو ڕۆژنامەدا وەکو گرنگی پێدانێکی تایبەت. لەمەوەی ڕابردوودا ڕۆژنامەنووسانی وەرزشی هەرێمی کوردستان ئەوانەی ویستویانە بەدواداچوون لەسەر چەند پرس و بابەتێکی گەندەڵیە نێوەرزشیەکانی هەرێمی کوردستان بکەن، چێ لە ڕووی بە حیزبیکردن و یان پۆست زۆری و هەروانە شەفافی و نادادپەروێری لە دابەشکردنی بودجەی یانە وەرزشیەکان هەرچەندە راپۆرتی نووسراویانە ئامادە کردووە بەدواداچوونیان هەبووە، بەڵام بەهۆی ئەوەی هیچ ڕۆژنامەیەکی وەرزشی سربەخۆ نەبووە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا لە هەرێمی کوردستان بە تایبەتی دوای ئەوەی کەوا ڕۆژنامە وەرزشیە سربەخۆکان بەهۆی توشبوونیان بە قەیرانی داراییەوە داخران، بۆیە نەیانتوانیوە لە ڕۆژنامە حیزبیەکان ئەم بابەتانە بڵاو بکەنەوە. بۆ NRT ئەحمەد مستەفا، هەولێر. سبەی لە جامی یەکێتی ئاسیایانی هەولێر لە ناو یاریگای خۆی میوانداری ئەنساری لوبنانی دەکات. هەولێر لە پلەی یەکەم ڕزبەندی کۆمەڵەکەیدا دەبندێت و سەرکەوتنی بۆ قۆناغی داهاتوو مسۆگەر کردووە و میوانداریانی ئەنسار دەکات کە ئەو لە پلەی سێمدا دەبندێت. لە کۆنفرانسێکی ڕۆژنامەنووسیدا ڕادانی ڕاهێنەری هەولێر ڕایگەیان هەرچەندە سەرکەوتن بە مسۆگەر کردووە، بەڵام بەپێکهاتەی یەکدەگەوە یاری ناکەین. ئەو ڕاهێنەرە لە وەڵامی پرسیارێکی NRT داوتی لە قۆناغی داهاتووی جامی یەکێتی ئاسیا بە پێی توانای مادی یانەکە چەند یاریزانێکی نوێ دەکڕین و چەند یاریزانێکی یانەکەش دوور دەخێنەوە. یاریەکەی هەولێر و ئەنسار بڕیارە سبەی کاتژمێر 6:30 خولەک ئەنجام بدرێت.
فستیڤاڵی پەروەردەکانی هەولێر و دەوروبەری ئەنجام دران و 11 پەروەردە بەشداری کێبڕکەکانی ئەم ساڵیان کردبوو. دوایەوەی لە ماوەی 2 هەفتەی ڕابردوودا فستیڤاڵی پەروەردەکانی هەولێر و دەوروبەری بەڕێوەچوو سەرنجام هەڵبژاردەی پەروەردەی هەولێر لیارەکانی گۆڕەپان و مەیدان نیشان کران. لیارەکانی گۆڕەپان و مەیدانی کشان پەروەردەی هەولێر پلەی یەکەم و دەشتی هەولێر پلەی دووەم بەدەستهێنا. لیارەکانی کوڕانیش هەڵبژاردەی پەروەردەی خەبات و سۆران پلەکانی یەکەم و دووەمیان بەدەستهێنا. بەشێکی زۆری یاریزانە بەژاڕەکانی ئەم فستیڤاڵە گلەی ئەوەیان دەکرد کە یاریگای پەڵۆنتێکە خراپ بوو و گونجاو نەبووە. ئەمشەو لە خولیانە پەڵۆنەکانی ئەوروپا ریال مەدرید لە ناو یاریگای خۆیدا میوانداریانی بروسیا دۆرتمۆند دەکات و خۆزێ مۆرینۆی ڕاهێنەری ریال مەدریدیش تاکید لەسەرەوە دەکاتەوە کە لە کاتی کرانەدەروان لە چامپیۆنز لیگدا خۆی بە خۆکاری یەکەم دادەنێت. بەڕیار ئەمشەو کاتژمێر 9:45 خڵەگیانی ریال مەدرید لە ناو یاریگای خۆی میوانداریانی بروسیا دۆرتمۆند بکات. لە کۆنفرانسێکی ڕۆژناموسیدا خۆزێ مۆرینۆی ڕاهێنەری ریال مەدرید ڕایگەیاند کرانەدەرەوەی یانی ریال مەدرید لە خولیانە پەڵۆنەکان هیچ کەس لێی بەرپرسیار نابێت و تەنها هۆکارەکەی خۆی دەبێت. وتیشی گەرم شەو ریال مەدرید نەیتوانی بەسەر پشتی بروسیا دۆرتمۆند بکات یاری کۆتایی ئەوە من لە ڕاهێنەرایەتی ریال مەدرید شکستم هێناوە. And it's a pity that people read the newspaper. یۆب هاینکسی ڕاهێنەریانی بایرن میونشن تاکید لەسەرەوە دەکاتەوە کە هەوڵ دەدەن گۆڵێک یان 2 گۆڵ تۆمار بکەن بۆ ئەوەی فشار زیاتر بکەنە سەر یانی بەرشلۆنە. لە لەدوانێکیدا یۆب هاینکسی ڕاهێنەریانی بایرن میونشن وتی یانی بەرشلۆنە هەوڵەکانی هەر لە سەرەتای یاریەکەوە بۆ ئەوە دەبێت کە گۆڵ تۆمار بکات، بەڵام ئێمە هەوڵ دەدەین کە دوور لە گۆڵی خۆمان بەرگری بکەین. مانەکەیس تاکیدی لەوە کردەوە کە بە شێوازی بەرگری یاری ناکەن و هەر لە سەرەتاوە بەهێرش دەست پێ دەکەن. یۆب هاینکس لەو کۆنگرا ڕۆژنامەنووسیدا وتی هەوڵ دەدەین گۆڵێک یان 2 گۆڵ تۆمار بکەین بۆ ئەوەی زیاتر فشار بخەینە سەر یانی بەرشلۆنە. لە کۆتایی وتەکاندا هاینکس تاکیدی لەسەرەوە کردەوە کە یانەکەی ئامادەیە بۆ ڕوبەڕوونەوەی یانی بەرشلۆنە. Zum FC Bayern und das verstärkt natürlich auch weiterhin der Druck auf meine Spieler, aber sie sind super damit umgegangen und ich denke, wir lassen کارلۆ ئەنشلۆتی ڕاهێنەر نابێت. ڕۆژانە باز لەوە دەکرێت کە ئەنشلۆتی ڕاهێنەریانی پاریس سەن ژەرمان کۆتایی ئەم وەرزە پۆستی ڕاهێنەرەتی یانی ریال مەدرید وەردەگرێت و بەوەش ناچار دەبێت لە پاریس سەن ژەرمان بڕوات. ڕۆژنامەی مارکا بڵاوی کردوێتەوە کە ئەنشلۆتی ئیداریانی پاریس سەن ژەرمان یاکدا کردوێتەوە کە کۆتایی ئەم وەرزە بەروی ئیسپانیا هەنگاو دەنێت بۆ وەڵامدانەوەی ئەو پروپاگەندانەی ئیداریانی پاریس سەن ژەرمان ناچار بوو لیۆناردۆی بەڕێوەبەری کارەکانی یانەکەی بەشداری کۆنفرانسێکی ڕۆژنامەنووسی پێ بکات بۆ ئەوەی هەموو ئەو هەواڵانە ڕەت بکاتەوە. لیۆناردۆ لەو کۆنفرانسە ڕۆژنامەنووسیدا تاکیدی لەسەرەوە کردەوە کە ئیدارەی یانی پاریس سەن ژەرمان بە هەموو شێوەیەک ڕێگری لە ئەنشلۆتی دەکەن بڕوات و بە ئاسانی دەستبەرداری نابێت. With Messi or without Messi, we know that it will be very difficult, but we have a little chance. But we are going to play our. هەر لە هەواڵی ڕاهێنەراندا دەمێنینەوە مانیۆل پلگرینی ڕاهێنەریانی مەلەگەی ئیسپانی لاگەڵ بەرپرسانی یانی مانچستەر سیتی کۆبەتەوە بۆ ئەوەی پۆستی ڕاهێنەرەتی ئەو یانەی وەرگرێت. خاوەنی یانی مانچستەر سیتی بڕیاریدا دەستبەرداری ڕۆبەرتۆ مانچینی ڕاهێنەری یانەکەی بێت پاژەوەی نەیتوانی هیچ نازناوێک لەم وەرزەدا بۆ یانەکەی بەدەست بێنێت سەرڕایەوەی چەندین ئەستێری بەناوبانگ و گرانبەها لە یانەکەدا هەن. باپی هەواڵی ڕۆژنامەکانی ئینگلتەرا تێکەیستی بەرجستانی بەڕێوەبەری کارەکان یانی مانچستەر سیتی چاوی بە مانیۆل پلگرینی ڕاهێنەری یانی مەلەگەی ئیسپانی کەوتووە و گفتوگۆکانی بۆ ئیمزاکردنی بۆند لەگەڵیدا دەست پێ کردووە. هەرچەندە جارێ پلگرینی ڕاهێنەری یانی مەلەگەیە، بەڵام یانەکانی ئەوروپا بەتایبەتی ئەوانەی ئینگلتەرا چەندین بۆندیان پێشەش کردووە بۆ ئەوەی دەستبەرداری پۆستەکەی ببێت لە یانی مەلەگا. ڕۆژنامەکانی ئینگلتەرا باز لەوە دەکەن کە ئیداری یانی مانچستەر سیتی ئامادەیە بە 10 ملیۆن یورۆ بۆند لەگەڵ پلگرینی چیلی و ڕاهێنەری یانی مەلەگە ئیمزا بکات. یعنی مەلەگام ساڵ لە ژێر سەرپەرشتی پلگرینیدا گەیشتە خۆناغی هێشتێپی خولیانە پەڵۆنەکانی ئەوروپا و دواتریش لەسەر دەست یانی بروسیا دۆرتمۆندی ئەڵمانی کرایەوە. Lógicamente que en esas condiciones era muy difícil. La recuperación del equipo la veremos durante la semana. خافێر زانێتی ئەرجەنتینی و کاپتنی یانی ئینتەر میلان ئیتاڵی تووشی پێکانێکی قورس دەبێت و تاکیدیش لەسەرەوە دەکاتەوە کە کێبڕکەی پێکانەکەی دەکات و لیاریکردن بەردەوام دەبێت. لا خولی ئیتاڵیا و لیاری نێوان ئینتەر میلان و کالیاری خافێر زانێتی کاپتنی یانی ئینتەر تووشی پێکانێکی قورس هات و پزیشکەکانی یانەکەش تاکید لەسەرەوە دەکەنەوە کە ئەو یاریزانە پێویستی بە 8 مانگ پشوو وەرگرتن هەیە. لە لەدوانێکیدا خافێر زانێتی کاپتنی یانی ئینتەر تاکیدی لەسەرەوە کردەوە کە واز لە یاریکردن ناهێنێت و پاش شاکبوونەوەی لە پێکانەکەی دەگەڕێتەوە بۆ ناو یاریگا. ئێستا زانێتی تەمەنی لە سەر و 40 ساڵەوەیە و پێشبینی دەکرا بەهۆی توشبوونی ئەم پێکانەوە کە زیاتر لە 8 مانگ دووری دەخاتەوە جارێکی تر نەگەڕێتەوە بۆ ناو یاریگاکان. بەڵام ناوبراو تاکیدی لەسەرەوە کردەوە
کە هەرگیز بیری لە وازێنان لە یاریکردن نەکردوێتەوە و پاش چاکبوونەوەی لە پێکانەکەشی دەگەڕێتەوە بۆ یاریکردن. زانێتی وتی هەوڵ دەدەم پێش وادەی خۆم لە پێکانەکەم چاک ببمەوە و دواتر دەگەڕێمەوە بۆ یاریکردن لەگەڵ یانەی ئینتەر میلان. لا خولی تۆپی بەرازیل لە دوو ویلایەتی ئەو وڵاتە هەندەران و پۆلیس بەشەڕ دێن و ژمارەیەکی زۆر کاجۆرەلای هاوشێوەی ئامێری ڤۆڤۆزیۆلا فرێدرێتە ناو یاریگاوە. لا خولی پاولێستای بەرازیل و لە ویلایەتی ساو پاولۆ پاژەوەی یانی پۆنتی پریدا بە 2 گۆڵ لە دوایانی کۆرنتیانسەوە بوو. هەندەرانی هەردوویانە بەشەڕ دێن و 4 کەس بریندار دەبن و دواتر پۆلیسی 2 هەندەری یانی کۆرنتیان دەستگیر دەکات. هۆکاری ئەم شەڕەش بۆ دەگەڕێتەوە کە هەندەرانی پۆنتی پریدا بۆیان ئاشکرا بووە چەند هەندەرێکی کۆرنتیانس هاتوونەتە ناوچەی تایبەتی ئەوانەوە لە یاریگاکەدا. لەلایەکی ترە و لا خولی ویلایەتی باهیا لاری نێوان ینی باهیا و ڤیتۆریا لە ناو یاریگای فۆنتی نۆڤا ئەرینا کێکێکە لەو یاریگای جامی کیشۆرەکانی تێدا ئەنجام دەدرێت. نزیکەی 30,000 هەندەر کاچۆرۆلای هاوشێوەی ڤۆڤۆزیۆلایان بە هەندەراندا دابەش کرد. پاژەوەی یانەی ڤیتۆریا گۆڵی دووەمی تۆمار کرد. هەندەران هەستان بە فرێدانی کاچۆرۆلاکە و بۆ ناو مەیدانی یاریگاکە کە ئەمەش بووە هۆی وەستانی یاریەکە. بەڵام دواتر یاریزانانی یانی باهیا کاچیرۆلاکانیان کۆ کردە و ڕەوشەکە ئاسایی بۆ یانی ڤیتۆریاش با 2 گۆڵی بێ بەرامبەر یاریەکە دەباتەوە. یانەی ئارسناڵ ئینگلیزی 35 ملیۆن یورۆ بۆ کڕینی کارکە سیاسی گۆڵچی یانەی ریال مەدرید تەرخان دەکات. ڕۆژنامەکان ئینگلتەرا باز لەو دەکەن کە ئیداری یانی ئارسناڵ بڕی 35 ملیۆن یۆرۆی بۆ کڕینی کارکە سیاس ئامادە کردەوە بە نیازە کۆتایی ئەم وەرزە پێشکەشی یانەی ریال مەدرید بکات. کارکە سیاس پێشتر ماوەی 3 مانگ تووشی پێکان هاتوو. ئێستاش پاش گەڕانەوەی لەلایەن مۆرینۆ ڕاهێنەرە دوور خراوەتەوە. هەرچەندە مۆرینۆ لەسەر دابەزینی ئاستی ئەو گۆڵچەیە دووری خستوێتەوە. بەڵام ڕۆژنامەکانی ئیسپانیا درکیان باکێشەی نێوان کاسیاس و مۆرینۆ کردووە و پێیان وایە بەشێکی دانیشانی کاسیاس بەهۆی ئەو کێشانەوەیە کاسیاس زیاتر لە 4 مانگ لەگەڵ یانەی ریال مەدرید یاری نەکردو لەسەر کورسیە دەگە و بیر لە جێهێشتنی ڕزەکانی یانەکەشی دەکاتەوە. El personal era cordial. No, no es frío, es honesto, dice la verdad. En lo profesional tenemos un trato de mucho respeto. کلارنس سیدۆرفی هۆڵندی و یاریزانیانی بۆ تاڤۆگۆ لە پۆستی ڕاهێنەرەتی یانی میلانی ئیتاڵی نزیک دەبێتەوە. ڕۆژنامەکانی ئیتالیا باز لەو دەکەن کە سیلڤۆ بێرلوسکۆنی سەرۆکی یانی میلان دەیەوێت بۆ جێگەی ماسیمۆ ئالێگری ڕاهێنەری ئێستای یانەکە بۆن لەگە کلارنس سیدۆرفی هۆڵندی و یاریزانیانی بۆ تاڤۆگۆی بەرازیلی ئیمزا بکەن. ڕۆژنامەی لا گازێتا دێلۆ سپۆرتی ئیتاڵی نووسیوێتی سیدۆر ئامادەی خۆی پیشانداوە بۆ ببێتە ڕاهێنەری یانی میلان و با سەرۆکی یانی میلانیشی ڕاگەیاندووە. گەر گفتوەکانیان بە سەرکەوتووی کۆتایی هات ئەوە دەست بە جێواز لە یاریکردن دەهێنێت و خۆی بۆ کاری ڕاهێنەتی تەرخان دەکات. سیدۆر یەکێکە لەو یاریزانانەی کە لەلایەن ئیداری یانی میلانەوە زۆر خۆشەویست بوو. ئەو کاتەشی بڕیاری وازێنانی لە یانی میلان داوە ڕێگری زۆریان لێ کردووە بەڵام ناوبراو لە بڕیارەکەی پەشیمان نەبووەتەوە. ڕۆژنامەکانی ئیتالیا باز لەو دەکەن کە ڕەش پێستەکان خەریکە دەست بەسەر یانی میلاندا دەگرن و ڕۆژ بە ڕۆژ ژمارەیان زیاتر دەبێت و ئێستا نیانگ و بالۆتێلی و سیدۆرفیش زیادی کردووە. They can pull something off, but Barcelona, of course, is the favorite. Del suo talento, lui in fase ancora di dover dimostrare che lui veramente può diventare un campione, per lo quale deve far vincere. لێنارتی و بەیانمەتی ئەو کارانم هەوڵەکانی وەرزشتان پێشکەش کرایوارێکی خۆش خواتان لەگەڵ.